قوتابی پڕێتی لە خۆشی و چالاکی هەر بۆیە فاستلینک سیمکارتی خێراترین ئینتەرنێتی بۆ تۆ کردووە بە بێ بەرامبەر هەر ئەوەژنا 3 گیگابایت دیاریت پێدەبەخشێت و ژیانت خۆشتر و ئاسانتر دەکات ئیتر تۆی قوتابی لەگەڵ فاستلینک خێراترینی. السلام عليكم ورحمة خۆشەویستم زۆر بەخێر بن بۆ پێیچنێ بەرنامەی سفەرێک ژیری من ژیر زیاد لە یەکێ لە سەرنجاکێشترین بەرنامەکانی سفەر ژیری لەگەڵتانم بابەتی زۆر سەرنجاکێش هەیە و باسی بکەم یاری ناوازە لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە بەڕێوە هەواڵی زۆر خۆشمان هەیە کار دەکەم دوگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن نزیکەی 3 هەفتەی داواتانە دەکەم بگەین بە 10K لایک لێک بەرنامەی سفەرێک ژیری بەداخەوتەوە کوێستان نەگەیشتین بەڕێوەی زۆربەتان نزیکەی 20,000 کەس سەیری بەرنامەکە دەکات بەڵام 5,000 کەس لایک دەکات کار دەکەم دوگمەی لایک دابگرن بە پارە نییە بەلاشە دایگرە بۆ پژیریکردنە ڤیدیۆکان وەروەها خەریکی ڤیدیۆمە لەسەر مۆبایل وشتی زۆر سەرنجاکێش چاوەڕوان بن بارەس بە هەواڵەکانی هەفتەیە گەورەترین یاریش بێگومان لەو هەفتەیە کە بڵاو دەکرێتەوە یاری فار کرای 6 نوێترین یاری فار کرای لە ناو زنجیرە یاریەکانی فار کرای لە یوبیسۆفت و بڕیارە لە 7 ئۆکتۆبەر واتە 7 ئەو مانگە لەسەر PC Xbox One Xbox Series S و X وەروە PlayStation 4 PlayStation 5 Stadiaش بڵاو بکرێتەوە فار کرای 6 لە ناو دوورگەیەکە شوێنێکە بە ناوی یارینە کە لەسەر شوێنی لەسەر وڵاتی کیوبا دروستکرێ لە سەردەمێک لە کاتێکەوە دیکتاتۆرێک کارکتەرەکەی جانکارۆ ئەسپەسیتۆ ڕۆڵەکەی دەجێڕی تێیدا وەکو دیکتاتۆرێک دەیەوێتن زۆرە مادەیەک لەو دوورگەیە دروست بکە و بتە دیکتاتۆرێکەوە تەواوی دوورگەکەی ئەو دوورگە ناوازەی کە زۆر جوانە بە تەواوەتی بێتەژە دەسەڵاتی خۆی بەڵام زنجیرەیەک لە بەرهەڵسکار دروست دەبن دەیانەوێت ئەو دیکتاتۆرە لەناو بن چیرۆکەی وەکو یاریەکانی دیکەی فاکرە گەیمپڵی زۆرشی نوێنە بۆ زیادکردی ئەو شتێک کە زۆر بەلامەوە گرنگە گەیمپڵی زیادکردنی و ساڕوخانێک کە لە پشتی خۆت دەبەستی و دەتوانی لە دوژمنەکان بگری یاریەکە زۆر سەرنجاکێش دیارەوە من حەز دەکەم ئەنجامی بدەم انشاءالله یاریەکە دەکەم وەروەها خوێندنەوەشی بۆ دەکەم لە یوتیوب گەزان بینەرێکی زۆریشی نابی بەڵام بێگومان پێویستە لە بۆ ئەوەی خۆشەویست باس یاریەکە بکەم کە شایانی کڕینە یاخودنا فارکرای دەکەی یاخودنا لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن بۆ چونتان تێنە یاریەکە لە کۆمنت یاڵ هەر لەو هەفتەیە یاری ئالن وێک ریماسترد بڵاو دەکرێتەوە بڕیارە لە 5 ئۆکتۆبەر واتە لە 5 ئەو مانگە کە دەکا ئەوڕۆ بە فەرمی بەردەستە لەسەر Xbox One و Xbox Series S و X PlayStation 4 و PlayStation 5 بەردەستە یاریەکە هەمان یاری ئاڵنوێکی کۆنە تەنیا ڤێژنی ڕیماستەرە واتە گرافیکیان بەرز کردیتەوە گەیمپڵی هەمانە کە پێم وابوو پێویستە گۆڕانکاریی بچوچیان لە گەیمپڵیەکەی بکردمە چکە جۆرە گەیمپڵی تۆزە کۆنە خاوە پێویستی بە گۆڕانکاری هەیە بەڵام لەسەر کۆنسۆڵە نوێیەکان بە 4K 60 فریم بەردەستە کە ئەوە شتێکی باشە بەو کەسانی کە تاوە کەستە یاریەکان نەکردیە تکا دەکەم ئالن وێک تاقیکردنەوەیەکێکە لە یاری هەرە ترسناک و سەرنجاکێشەکان و یاریی سینگل پلێری زۆر خۆشە ڕانێ عاشقی کارکتەری ئالن وێک بی هەر لەو هەفتەیە هاوڕانی خۆشەویستم یاری هێڵ لێت لوز بە فەرمی لە ئەرلی ئاکسس دەردێ وەرەبتە یاریی فول گەیم بڵاو دەکرد لەسەر Xbox Series X و PlayStation 5 بە فەرمی بەردەست دەبێت ئەو یاریە لە ڕێگەی PlayStation Plus لەو مانگی لە بۆ گەیمەرانی PlayStation Plus بەردەستە بە هەمان شێوە لەسەر Series X یاریەکە بڵاو دەکرێتەوە یاریەکی لە ڕاستی چووی شوتەری کامێرەی کەسی یەکەمی واتە فێرست پێرسنە یاریەکە ئۆنلاینە مەڵتیپلەیەرە تقریبا وەکو یاریەکانی باتڵفیلدە بەڵام لە هەمان کاتیشدا بە یاریەکی وەکو زۆر لە ڕاستی چوو دەچی مەسەرەن گەیمپڵەیەکەی زۆر لە ڕاستی چووە لەسەر شاشە دەبینین دوگمەشتی زۆر کەم هەیە نیشانەگرتن زۆر ئەلکترۆنی نییە زۆر واقعیە یاریێکی قورس دەبێتن لە بۆ گەیمەرانی FPS ئەو کەسانی کە حەزیان لە یاریە فێرست پێرسن شوتەرەکانە کامێرەی کەسی یەکەم بیتن مالتیپلەیەر بی گەیمەرانی PC زۆریان حەز لەو یاریە بەڵام من پێم وایە لەسەر کۆنسۆڵی PlayStation 5 و Xbox Series لەوانەیە هەوادارێکی زۆر خۆی لە بۆ کۆ کاتەوە من لە پلانمدا هەیە ئینشاءالله هەفتەی داهاتوو ڤیدیۆیەکی لەسەر دەکەم سەری گەیمپڵێ و یاری بکەن چونکە گرافیکەکەی زۆر لە ڕاستی دەچێت یاری جێت فار شۆر ئەو هەفتەیە لەسەر هەموو کۆنسۆڵەکان بەردەست دەبی وەروە لەسەر پیسیش بڵاو دەکرێتەوە یاری جێت فار شۆر یاخود دە فار شۆر یارێکی ئەکسپلۆریشنە گەڕان و لێکۆڵینەوەیە چیرۆکێکی جوانی هەیە تۆ وەکو کەسێک کە فڕۆکەیەک تێ لە ناو ئەو جیهانانە دەسوڕێەوە چیرۆکەکان دەبڕی یارێکی سەرنجاکیشە یارێکی ئیندیە واتە بچووکە زۆر گەورە نییە و ریڤیوەکانی تقریبا 66 و هەفتیان پێدایە لە 100 کە پێم وایە یارێکی مام ناوان دەبی بەڵامە زۆرە یاریانە لەسەر گەیم پاس PlayStation Plus بەردەست بخرێن بە بڕای من باشترە تا گەیمەران تاقیکەنەوە واگەر یاریەکە سەرکەوتوو لەسەر PlayStation Plus و گەیم پاس و ئەوانە پێم وایە ئینجا لە بەشی دووەم گەیمەرێکی زۆر دەیکڕی بەڵام لەسەر گەیم پاس و ئەوانە جارێ بەردەست نییە نەزانم بەردەست دەبیە خودنا یاری نیکلۆدیان ئۆڵستا براول بڕیارە هەر لەو هەفتەیە ئەویشیان لەسەر PC Xboxەکان و PlayStationەکان بەردەست بخرێ یارێکی ئۆڵستا براول واتە یارێکی شەڕکردنی ناو
کارکتەرەکانی نیکۆلۆدیانە یاریێکی دەبووەوەوانی لە بۆ برای بچووکەکەت خوشکە بچووکەت یانەکە حەز لە کارکتەرەکانی سپۆنجبۆب ئەوانەیە هەر لەو هەفتەی هاوڕێیانی خۆشەویستم یاری مارڤلز ئەڤێنجەرز ئەستە گەیم پاس بە فەرمی بڵاو کراوە کە یەکجار دڵخۆشم چکە تاوەکو ئێستا یاریەم تاقی نەکردبوون چۆن دەڵێ پارەم پێی نەدەدا دەمزانی یارێکی زۆر باش نییە بەڵام ئێستا گەیم پاس بەدەستەوە سەب یاریەکە تاقی دەکەمەوە ئەندەکشتین بەدڵە ئەندەکشتن بەدڵ نییە لەوانێ ڤیدیۆی سە بکەم بۆچونی خۆم لەسەر دەربڕم میشاڵ پێم سەیرە گەیم پاس زۆر باشەوە ماوەی سکارلێت نێکسسیش لەسەر گەیم پاس ئێستا بە فەرمی بەدەستە کە یاریێکی نوێیە و یارێکی تاقیمە توان بڵێم سەرکەوتوشە گەیمەرێکی زۆر عاشقی یاریەکە نەستایل یاریەکەنە لەوانێ لەو یاری لە بە هەموو کەسەچی نەوێ بەڵام ئەگەر حەز لە ستایل لەو زۆرە ستایلە یاریکردانەیە JRPG زۆر ناوازێ لەسەر گەیم پاس ئێستا بەرزتە خۆتان توان داوڵندی بکەن ئاوڕانی خۆشەویستم لە بەرواری 8 مانک و 9 مانک یاری Battlefield 2042 ئۆپن بێتایەکەی بەردەست دەبی واتە هەموو گەیمەرێک دەتوانین بە خۆڕایی بێتە یاریەکە بە ماوەی 2 ڕۆژ تاقی کاتەوە اینجا بڕیار بدەکە یاریەکە بکریە خۆدنا لە بێتایەکەی چەند ماپێکی بچووک بەردەست دەبی واتە هەموو یاریەکە بەردەست نابی چەند ماپێکی مەڵتیپلەیەرەکە بەردەست دەبی وەکو تاقیکردنەوە لە 8 مانگ و 9 مانگ دەتوانین یاریەکە بکەن واتە لە 7 بەردەست نییە لە 10 بەردەست نییە تەنیا 8 مانگ و 9 مانگ ئێستا لە بە خۆتان داوڵۆندی بکەن دەتوانی ئێستا داوڵۆندی بکەی ئەوەی کاتێک کە بێتایەکە بە فەرمی بەردەست کرا دەتوانین داخلی سێڤەرەکان بی و یاریەکە لەسەر PlayStation 4 PlayStation 5 Xbox One Xbox Series PC لە مانجی 11 ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە تێجی زۆر سیر یاری The Last of Us Part 2 لەسەر PlayStation Now لەو مانگی بەردەست دەکرێت کە پێم وایە ئەو کەسانی PlayStation Now بەکاردێنن ئۆفەرێکی زۆر باشە گەر تاوەکو ئێستا Last of Us نییە وەروان لە بۆ گەیمەرانی PC کە ئەو کەسانی تەنیا بە PC یاری دەکەن ئێستا مەجاتانێ دەتوانن Last of Us 2 لەسەر PC تاقی کێ هەرچەندە ناتوان یاریەکە لەسەر PC داوڵۆند بکەن دەتوان لە ڕێگەی PlayStation Now بە ستریم یاریەکە ئەنجام بدەن ئەگەر ئینتەرنێتێکی باشتی دەتوانی ئەو شتەش بکەی بەڵام پێویست بە کیبڵ ئینتەرنێتە نەک وایفای من PlayStation Now هەیە بەکاری دێنم بەڵام بە کیبل زۆر باشە بەڵام بە وایفای خراپە دیلەیەکی زۆر دروست دەکات چونکە مۆدیۆمی ئەچەندین PlayStation 5 شە بەڵام مۆدیۆمەکەی زۆر بەقوت نییە لە بۆ فریم ڕیت دیڵی دروست دەکەن بەڵام بە کیبل زۆر باشە توان سوودی لێوەر بگرن بێمە سەر هەواڵە گەرمەکانی و هەفتەیە بێگومان یەکەم جار کە زۆر هەواڵم هەیە GTA 2 هەواڵی گەورەمان سەر GTA هەیە سەرەتا پێویستە باسی یاریە نوێیەکەی Silent Hill بکەین کە دووبارە دەنگۆیەکان دەستیان پێکردەوە لە هەفتەکانی ڕابردوو لە بەرنامە چەند جار باسمان کە هەدیۆ کۆجیما خەریکی دوو یاریە یاریەکیان دەڵێ بە بیرۆکێکی تاو نوێە یەکەشیان دەڵێ یاریش ترسناکە ئەو دەنگۆیانەی لەو هەفتەیە بڵاو کرانەوە ئەوەیە کەەوە کۆنامی دەیەوێت Silent Hilلی دووبارە دروست کاتەوە کۆجیما دەرهێنەر یاریەکەیە بە سۆنی خاوەنی پرۆژەکەیەوە تە سۆنی پارەکە سەرف دەکات کە ئەو قسەیە و معنای دەدا یاریەکە لەوانەیە لەسەر PlayStation 5 ئەکسکلوسیڤ بی دوای بێتە سەر PC یاخود تەنیا لە PlayStation 5 ئەوە معنای دەدا لەبەرچ زۆر بەمانە گەیمەرە کۆنەکان حەزیان لە یاری Silent Hill دەتوانم بڵێم ئەگەر بە جوانی دروستی بکە کۆجیما و ئەگەر کۆجیما دروستی بکە لەوانەیە ببتە ترسناکترین یاری لە ژیاندا ئەنجامدا یاری PT کە دێمۆ بوو ئەوێ ساڵێکە بڵاو کرایەوە کە تاوەکو ئێستا ڤیدیۆ دەبین هەر پیتیە زۆر ناوازدە بوو زۆر ناوازە بوو زۆر ترسناک من خۆم تاقیم کردەوە و لە یوتیوبی شێ دەتوان دەخۆن بینەری تاوای پیتی بن پیتی دێمۆیەک بوو لە بۆ یاری Silent Hill بەڵام Silent Hill یاریەکە شکستی هێن نەکشکستی نەتوانین بڵێن پرۆژەکە شکستی هێنا کۆنامی یاریەکەی بەرەمێنان یاریەکەی دواخست کۆجیما لە کۆنامی زییا بووە هات دێسترانجیشی لە بۆ سۆین دروست کرد ئەو جارە پێم وابی ئەو کارەی دەکەن بەڵام دەمێ پێتان بڵێم کەوە کۆجیما عەقدی لەگەڵ Xboxی شەیە بۆ یاریەک پارەی Xbox بڵاو بکرێتەوە جا ئایا ئەو عەقدەی پەیوەندی بە Silent Hillەوە هەیە یاخودنا نازانم بەڵام ئەو دەنگۆیانەی پەیوەندی بەوەی هەبووکەوە کۆجیما مێتڵگیری دروست بکە ئەو دەنگۆیان تقریبان زۆربیان پژاز نەکرانەوە هەفتەیە وتیان نەخێر کۆجیما خەریکی مێتڵگیری نییە بەڵام دەنگویەکی یەکجار گەورە هەیە کە کۆجیما خەریکی Silent Hill کە یەکجار دڵخۆشم ئیشاڵە ڕوودەدا بابێن باسی ئیفوتبۆڵ بکەین یعنی دەتوانم بڵێم کۆنامی گەورەترین زەربەی لە خۆیدا یاری ئیفوتبۆڵی بڵاو کردەوە لە هەفتەی ڕابردوو من ڤیدیۆیشمە سەری کرد و یاریەکەشم دیلیت کرد لە کۆتای ڤیدیۆیەکە بەهۆی ئەوەی کەوە خراپترین دەرچوونی یاری PS یاخود ئیفوتبۆڵە لە مێژوودا کۆنامی یاریەکەیە دەیزانی ئامادە نییە بەڵام بە ناوی فول گەیم بڵاوی کردو هەرچەندە خۆتیان لەبەرەوەی یاریەکە فری تو پڵەیە واتە بە بەلاشە پارەی نادەی بەڵام یاریەکە لە مانجی 11 بە فەرمی ئەپدەیتە نوێیەکان بەردەست دەبی یاریزانەکانی لە بۆ بەردەست دەبی یانەکان بەردەست دەبی مۆدەکان بەردەست دەبی تێناگەم لەبەرچێ ئێستا بەردەستی خستێت تەنیا لە مۆدی ئۆفلاینەکەی نۆ فەریقت هەیە لە مۆدی ئیڤنتەکەی فەریقەکان کە تێ بەڵام گرافیکیان گلیچیان یەکجا وێرانە هەموو ساڵی ڕخنە لە فیفای دەگیرێکەوە سەرەتای بڵاوبوونەوەکەی کێشەی تەکنیکی یەکجار زۆرە
بەڵام ئەو ساڵ فیفا زۆر بە ناوازایی تقریمەتوان بڵێم دەرچووە زۆربەی گەیمەرانەوە کەسانی کە فیفایان کڕیوە قسەم لەگەڵیان کرد دەڵێن فیفا ئەو ساڵ زۆر باشە لەچاو پارساڵەوەوانە دەڵێن فیفا 22 وەکو فیفا 20 پێیان وایە فیفا 20 زۆر باشه ئەو کەسان ئەم قسەی منیە ئەو کەسانی کە یاری فیفا دەکەن بەڵام فیفا 22 وەکو فیفا 20 کە زۆر باشە بەڵام ئی فوتبۆڵ کارەساتە کۆنامی بە فەرمی داوا لێبوردن لە گەیمەران کرد وتی نەدەبای بڵاویان کرد بە هاوچکە بەڕاستی من پێم وایە نەدەبای بڵاویان کرد بەوە یاریە یاخود بنووسە دێمۆ یان بنووسە ئێڕی ئاکسس بنووسەکەەوە یاریەکە ئامادە نییە تۆ لەسەر یاریەکەت نووسیوە فول گەیم لە بەرسش نووسیتیان فول گەیم تاوەکوەتو بەندڵی $40 بکڕی کە لە مانجی 11 ئەو شتانە زیاد دەکرێت بە پارە چکە چاوەڕوانی ئەوەی مەبن هاوڕێنی خۆشەویستن لە مانجی 11 هەموو مۆدەکان بە بەلاش لە بۆ تو بەردەست بخرێن کۆنامی چاوی لەوەیە باتڵ پاسی بفرۆشی یاریزانی بفرۆشی درێسی یاریزانەکان بفرۆشی یانەکانت پێ بفرۆشی بە پارە بە پاک بە باتڵ پاس بە زۆر تەکنیکی جیاواز بە لوت بۆکس سوزانە بە زۆرشتی جیاواتە یاریەکە تاڵ فری تو پلی نابی من وەکو خۆم پێم وایە لەوانە یەک مۆدیت کە لە بۆ یاریەکە زیادکەن ئەوی دیکە فری تو پلیەکە هەر ئەوەن دیارە نۆ فەریقیارە و ئیڤنتەیە ئەوانی دیکە هەموو پێویستە پارە بدەیت و داش دەبینیم زین کووە ئەو کات ڤیددیۆش سە دەکەم نامێت ئێستاوە زۆر قسە لەسەر بکەم کە هات قسە لەسەر دەکەمش هەر لەو هەفتەیە تقریبا مەشتێکی ناڕاستە خۆ دەزانینکەوە ستۆرێج کارتەکانی Xbox Series S و X واتە SSD ستۆرێج کارتەکان کە لە دواوای دەخیتەوە قەبارەی SSD Xbox Series X و S بەرزکەوە ڤێژنی 512 گیگابایتیان لە بۆ بڵاو دەکرێتەوە چەند وێنەیەک لە سوشال میدیاوانە لیکرێ بەڵام جەماعەتی سێگەیتی وێنەکانیان سڕیەوە ئەوەش مانەوەی دەکا بە فەرمی لە بەرەمێنانە و لەوانێت لەو 1-2 هەفتێ بە فەرمی هەواڵەکەمان گوێبیست بین و بزانین کە بە فەرمی بڵاو دەکرێت دەڵێن نرخی هەرزانتر دەبیت لەوانێ نرخی لە $80 بۆ $100 بی قەبارەی 512 گیگابایت زیاد دەکە خو 1 تێرابایتە Series X دەیکاتە تێرایەک و نیو Series S بەخۆی 512 گیگابایتە دەیکاتە 1 تێرابایت بۆ شێوازە بەردەستە گەورەترین هەواڵی ئەوڕۆشن بێگومان با باسی GTA تریلۆجی ریماستەر بکەین هاوڕێنی خۆشەویستن بە شێوەیەکی فەرمی لە کۆریا وڵاتی کۆریا لە بەشی ڕیتینجی ئەو وڵاتە سکرینشۆتێک گیراوە لەو یاریانەی کە بڕیارە لەو وڵاتە بڵاو بکرێنەوە GTA تریلۆجی دیفینیتیڤ ئەدیشنمان هەیە واتە ریماستەری هەرسە یاریمان هەیە واتە بە فەرمی یاریەکە بڵاو دەکرێتەوە جا ئەگەر هەر یاریەک بێتە ناو بەشی ڕیتین کەواتە واتە ژمارەکەی پێ بدەن ئایا لە بۆ چەند ساڵی باشە وەسەرە زۆر یاری هەیەوەکو گادووار لە بۆ سەروی 18 ساڵان لەسەر نووسراوە PG 18 یاخودەن دەگیاری هەیە PG 13 واتە لۆ سەروی 13 ساڵانە هێشتا نازانم بزر ڕقەمەکەی ئی درایڤەری چەندە چەندیان پێدایە هێشتا نازانین GTA تریلۆجی دیفینیتیڤ ئەدیشن چەندی پێدرایە بەڵام دەزانین کەەوە وا ڕیتینگ دەکرێت کەواتە هەر یاریەک دوو مانجی پێویستە تاوەکو ڕیتینگەکەی دەرچی و یاریەکە بڵاو بکرێتەوە کەواتە زۆر خەڵک بیر دەکەنەوە دەڵێ مانجی 11 یاخود مانجی 12 GTA تریلۆجی بڵاو دەکرێتەوە من وەک خۆشم پێم وایە بڵێ مانجی 11 یا مانجی 12 GTA تریلۆجی بڵاو دەکرێتەوە بە پێ وێنەیە بیتن کەوا دەڵێن لە کۆریای و خەریکە ڕیتینجی دەکرێت بەڵام هەواڵشکی ناخۆش منسە GTA تریلۆجی چاوەڕوانی بەرزبوونەوەی گرافیکی یاریەکەی زۆر بە گەورەی مەکەن چاوەڕوان مەبن گرافیکی یاریەکەی تا گۆردابی ینی چاوەڕێ مەکەن بڵێ GTA سەنەدرێسی وەکو GTA 5 دەکەم بەو شێوازەی نابیژەکە هاوڕێیان زین چۆن چاوەڕام بکەن تازە باسی ئالن وەیکم کرد ئالن وەیک ریماستەر لە چاو ئالن وەیکی ڕەسەن سەیری دوو ڤێژنەکە بکەن شتێکی لە بابەتە دەبی واتە گەیمپڵەی زۆر دەستکاری ناکرێت گرافیک تێکسچەرەکان لەوانێت تۆزێک پاک بکرێتەوە بە گشتی لەوان دەستکاری ماپشتەکانیش نەکەن بەڵام لەوانە یەک دوو شتی بچووک تویک بکەن و یاریەکە پاکەنەوە بیکەنە 4K 6 فریم لە بۆ کۆنسڵۆ نوێەکەن لەوانێ وابی من باوەڕ ناکەم یاریەکە تاوە ڕیمێک بکرێتەوە من پێم وایە دیفینیتیڤ ئەدیشن ئەو مانایە دەداتن لەوانەشە هەڵە بم لەوانەشە ڕازم نازانم کە زانیان زیاتیم زانی پێتان بڵێم ئینشاڵڵا بەینەسەر GTA 6 ڕێنی خۆشەویستم لە کاونتێکی ئینستاگرام کەسێک نووسیتی GTA 6 لە مانجی 11 یەکەم تڕیلەری لێ بڵاو دەکرێتەوە و لە ساڵی 2023 یاریەکە بە فەرمی بڵاو دەکرێتەوە ئەو قسەی ڕاست نییە من نازانم تا دەنگوێ جا من پێم وایە ئەگەر یاریەکە بڕیار بێت لە 2023 بڵاو بکرێتەوە ئەگەر وتمان با بڵێن ئەو قسەیەک ڕاستە لە 2023 یاریەکە بڵاو دەکرێتەوە بێگومان پێویستە ئێستا 2 ساڵ پێش دەچوون یاریەکە تڕیلەرێکی لێ ببینین ئەگەر بێت و ڕۆکستار لە مانجی 11 یان 12 GTA تریلۆجی دیفینیتیڤ ئەدیشن بڵاو کاتەوە باوەڕ ناکەم لە هەمان کاتیش تڕیلەری GTA 6 بڵاو کاتەوە لەوانەشە ئیشەکی وا بکە ڕۆکستار بەڵام پێم وانییە ڕۆکستار لە 1-2 مانگ
ئەو هەواڵە گەورانە بێ کات بڵاو کاتەوە کات دەداتە خۆی من ئێستاش پێم وانە GTA 6 لە ساڵی 2023 بڵاو بکردە من پێم وایە 2024 یان 25 لەبەرەوەی بڵایکنی 6 ساڵی پێویستە لە Red Dead Redemption 2 ئینجا بێنە سەر GTA 6 GTA 6 یارێکی گەورەتر لە Red Dead جیهانەکەی گەورەتر دەبی بێگومان و فرۆشی زیاتر لە ساڵ Red Dead دەرسان Red Dead زۆر نازاتر لە GTA بەڵام ئەوە ئیدی خەڵک حەزی لە GTA زیاتر لە ناو Red Dead ئەوە دەنگوەیەکەیە ئەو زانیاریەکان بوو لەسەری جەماعەتی یاریەکانی سۆڵسی دەڵێن یاری Elden Ring لە کۆتاییەکانی بەرهەمهێنانیتی و زۆر بە ئارامی کار لەسەر دەکەن و لە مانجی یەک یاخود کۆتایی مانجیەکی 2020 و یاریەکە بە فەرمی بڵاو دەکەنەوە واتە یاری Elden Ring ترسیوەتان نەبی کە یاریەکە دوا بخرێ لە پاش مانجیە تاوەکو ئێستا دەڵێن یاریەکە زۆر بە جوانی دروست دەکرێن هیچ کێشەی نییە و چیرۆکی یاریەکە تەواوە گەیم پڵێەکەی زۆر بەشتەکانی تەواو بووە زۆر بە تەواتی کار لەسەر یاریەکەی دەکەنەوەتە هیچ کێشەیەکیان دروست نەبووە تاوەکو یاریەکە دوا بخات من پێم وایە باشترین شت لە بۆ بڵاوکردنەوە یاریەکان بەو شێوازەیە نەک تۆ تاریخێک بڵێ دوای تاریخەکە دوا بخەی لە بۆ تاریخە چی دیکە باسی تاریخ مەکە کەی یاریەکە زانیت ئامادەیە ئەو کات باسی تاریخەکەی بکە ئەو کاتی بڵێ ئەو کاتی بڵاو دەکرێتەوە تاوە گەیمەران دیسەپۆینت نەبن بێهیوانەوە جەماعەتی ئینسۆمنیاچی لە مقابلەکی دەڵێن یاری مارڤڵ سپایدەرمان 2 چیرۆکەکەی تۆزێک تاریکتر دەبی لە چاو مارڤڵ سپایدەرمان یەکی ئەو قسێژمانەوەی دەدەکەوە لەبەرەوەی وێنەمی تێدایە یاریەکە تاریکتر دەبی تاریکتر واتە تونتر دەبی دیمەنی توندی زیاتر دەبی تۆزێک ترسناکتر دەبی یانێ کوشتن و بڕینی تۆزێک زیاتربی بێگومان یاریەکە ناتە سەر 12 ساڵان لەبەرەوەی یاریەکە لە بۆ هەموو تەمەنێکی زۆربەی کات بەڵام لەبەرەوەی وێنەمی تێدایە بێگومان یاریەکە تاریکتر بوو کە پێشم خۆشە ئینسۆمنیاک ئەو هەنگاوی دەبڕێ بۆ منە ئەکیدین لەوە یاری وۆڵڤرین خوێنی تێدا دەبی کوشتن و بڕینی تێدا دەبی لەبەرەوەی تۆ ناتوانانی باسی کارکتری وۆڵڤرین بکەی بەبێ ئەوەی خوێن و کوشتن و بڕینی تێدا نەکەی لەبەرەوەی وۆڵڤرین ئەو شەشم شێرەی لەدەستیتی ئەو خەنجەرانە یاخود چەقۆیانە دەستیتی تاکەکاریان بڕینەوەی خەڵکییە ساو پێویستە تونبی و لەبەرەوەی وێنەمت هەیە لە سپایدەرمانی 2 پێویستە چیرۆکەش تاریکتر کە پێم وایە ئەمن دەڵێم هاوڕێیان هیچ خۆتان تێک مەدەن لەگە ئینسۆمنیاک شتی هەڵە ناکە شتی بێمانە ناکە قەناعەتان بە ئینسۆمنیاچی من خۆم باوەڕم بە ئینسۆمنیاچێک کە یاریشی 2 یاری زۆر ناوازەمان دەداتێ ئەویش وۆڵڤرینە لەگەڵ سپایدەرمان 2 هاوڕانی خۆشەویستن بە فەرمی هۆکاری دواخرانی یاری گاد ئۆف واری ڕاگنەڕۆک ئاشکراکرا بۆچی یاریەکە لە 2021 دواخرا لە بۆ 2022 کریستۆفەر جاج ئەو کەسێک کە ڕۆڵی کرێتۆسی دەجێڕی وەکو دەن کە دەڵێ بۆی لە تویتەر ڕایگەیاندکەوە ئەو هۆکاری دواخرانی یاری گاد ئۆف واری ڕاگنەڕۆکە لە 2021 لە بۆ 2022 هۆکارەکەش بۆی دەگەڕێتەوە تووشی چەند نەخۆشیێک بووە و تووشی نەشتەرگەری بووە لە بۆ چەند مانگەگنیت تەنانە نەیتوانی و هەستەوە سەرپەیان یاخود بە پێیان بڕوە وای لە بەرهەمێنانی یاریەکە کردێکەوە ڕاوەستی و دواخرێ کریستۆفەر جەش دەڵێ زۆر سپاسی سانتا مۆنیکا وەروا سۆنی دەکە کەوە کاتە کە وتیان یاریەکە دوادەخرێ نیانوت هۆکارەکە کریستۆفەر جەجە ئەگەر ویان وت بەکە ئەو نەخۆشە یاخود نەشتەرگەری کردێ لێ خەڵکەکی زۆر قسەیان پێدەوت زنەویان پێدەدا هێرشیان دەکرێت لە سوشال میدیا و تەنها سانتا مۆنیکا وتی لەبەر تەندروستی کارمەندەکانمان یاریەکە دوا دەخین واتە ئەوە جێگەی دڵخۆشیێکەوە دەبینم ستودیۆیەکان گرنگجی بە ئەو کەسانەدەن ئەو کەسان دەن کە لە کۆمپانیاکان کار دەکەن ئەو شتێکی چاکە بەڕاستی چکە بەڕاستی ناو بازرگانی ڤیدیۆ گەیم زۆربەی کات کارمەندەکان تووشی کڕەج دەبن کە بریتە لەوەی زیاتر لە 8 کاتژمێر ڕۆژان داوام بکەن لەوانێت 12 کاتژمێر داوام بکەن بۆ تەواوکردنی یاریەک و لە کاتی پێویستیش پارەی مەعاش خۆیان بەتەواوەتی وەرناگرن یاخود پارەی ئۆڤەرتایمەکە وەرناگرن واتە حەقیان دەخورێت زۆربەی کات ئەو شتە دروست دەدا بەڵام دڵخۆشم کەوا دەبینم هەم لەناو مایکرۆسۆفتی هەم لەناو کۆمپانیای سۆنی زۆر گرنگی بە کارمەندەکانی خۆیان بدەن کارێکی باشە وەروە ئەگەر لە بەرخاتی کریستۆفەر جاجیبی هیچ کێشەمانە یاریەکە با بۆ 2022 بخرێ وەروە هیوای چاچی بۆ دەخوازێت خۆشەویستانم هەواڵەکەم هەر نەنووسی بوو هێشتا بەڵام تازە لە نوتیفیکیشنی موبایلەکەم زانیمکەوە یاری Ghost Recon Frontline ئاشکراکرا کە یاریی باتڵ ڕۆیاڵی 100 کەسیە لەناو دنیای Ghost Reconە باتڵ ڕۆیاڵە وەکو یاریەکانی PUBG Fortnite و ماپێکی گەورەت هەیە بە ستایلی Ghost Recon تۆ لەگەڵ تیمەکەی خۆت یاخۆ دەگەر زاری تەنیا تیمەکەیان ئاشاکردیان لەگەڵ تیمەکەی خۆت دەچی بە دوای زانیاری دەگەڕی ئینتێل کۆدەکەی و بۆ ئەوی پۆینت شت وەربگری وەتوانی ئەسلی هەشتی خۆت پێشوەختە فول بکەی یاخود سێ شوێنەکان بیان دۆزیەوە باتڵ ڕۆیاڵە ئیدی Ubisoftە Ghost Reconە نازانم چۆن دەی باش دەبی خراپ دەبی بەڵام کە هات تاقی دەکەینەوە ئینشاءڵڵا بەثێزدە ڕایگەیاندکەوە یاری Starfield
چەند هەزارێک حیواری زیاتر لە فاڵاوت فۆڕ و سکایریمی کە شتێکی زۆر سەرشێتانێ لەبەرەوەی تاوەکو ئێستا باوەڕم نەدەکرد یاری هەبی لە سکایریم و فاڵاوت سواری حیواری زیاتر بی دایالۆجی زیاتر تێدا بێ بەڵام بتێزا دەڵێ بە هەزاران حیواری زیاترمان نووسیە و دانایە لە بۆ سکایریم لە بۆ ستارفیلدی لە فاڵاوت سواری زیاترەوە لە سکایریم زیاترە ئەوە زۆر سەرشێتانێ لەبەرەوەی کاتەوە قسەی ئەوانی دەکەن ستارفیلد زۆر زەخمتر دەبی لەوانەیە زۆربەی زۆرێک لە حەسارە گەورەکانی گردردونی مەدا بنێنەوە دنیام ئەو یونیڤرسەمە تێداینە زۆر گەورە بی چیرۆکی یەکجا فراوان بی حیواری یەکجار زۆر تێدابی ئەس لەو شتانە یا خوددان لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن لەو هەفتەیە پلیستیشن چی کڕیەوە کۆمپانیایکی نوێی کڕیەوە ستودیۆیەکی نوێی کڕیەوە ئەویش چیە بلو پوینتە لە هەفتەکان ڕابردوو کاتێک کە پلیستیشن دوایین ستودیۆ خۆی کڕیەوە کە هاوس مارک بوو وتم پلیستیشن بلو پوینتیش دەکردەوە تەنانەت تویتەری پلیستیشن جپان یاخود ژاپۆن بە حاڵە تویتێکی کردکەوە بلو پوینت کڕێتەوە لەلایەن سۆنی بەڵام زوو تویتەکەیان لادا و ئێستا بۆ فەرمی بلو پوینت کە کاری بلو پوینت تاوەکو ئێستا ڕیمەیکردنەوەی یاریەکانە بۆ نمونە یاری Shadow of the Colossusیان لە بۆ پلیستیشن 4 ڕیمەیک کردەوە کە ڕیمەیکەکی یەکجار سەنجا شو جوانە وەروای یاری دیمن سۆسیان ڕیمەیک کردەوە لە بۆ پلیستیشن 5 کە خەڵک باز ناکە هیچ تاکە یاری پلیستیشن 5 کە بڵاوکرێەوە بە کواڵیتی پلیستیشن 5 بە 4K 60 فریم کەس باسی نەکرد یاری دیمن سۆڵسە هۆکارەکە بۆ یەکە یاریی قورسە سۆڵسە لێ قورسە بەڵام ئەو ستودیۆم زۆر خۆش دەبێت دەڵێن خەریک چەند پرۆژەیەکن یەک لە پرۆژەکانیان یاریێکی تەواو نوێ دەبی کە سۆنی پارەکەی لە بۆدابی کە دەبی ئێستا بووینە بەشێک لە کۆمپانیای سۆنی و تیمەکانی پلیستیشن یاخۆ ستودیۆکانی پلیستیشن یاریێکی تەواو نوێیان دەبی و ڕیمەیکردنەوەی یاریش لەوانەیە هەب بەردەوام بەڵام نازانین چی یاریێکمان لە بۆ ڕیمەیک دەکەنەوە بەڵام بەردەوام دەبن منوەک خۆم حەز دەکەم تویستد مێتال ڕیمەیکەنەوە کە دەنگۆ هەیە کە بەشێکی نوێی تویستد مێتاڵی لە بەرمێنانە من حەز ناکەم بەشێکی نوێی تویستد مێتال ببینم حەز دەکەم یاری کلاسیکەکەی پلیستیشن یەک ڕیمەیکەنەوە بە گرافیکێکی زۆر سەنجا چێش و حەز دەکەم ستودیۆی بلو پوینت ئەویشێک کە لەبەر بلو پوینت شارەزای و مامۆستانە لە دروستکردنەوەی یاریەکان تۆپنەوەنە سۆنی بەجێمام کە با بلو پوینت یاری تویستد مێتاڵمان لە بۆ نوێکانەوە بە فەرمی ئێستا دەزانین خەڵاتەکانی یاریەکان واتە ئۆسکاری یاریەکان لە چەند بڕێوە دەچین بڕیارە لە 9 مانگی 12 بڕێوە بچین زۆر یاری لە 9 مانگی 12 ئەو ساڵ تاوکاتی بڵاو دەکرێنەوە پێشبینیتان چییە باشترین یاری ساڵ کامە دەبی لە کۆمنت بۆ چوونی خۆتان تکایە بنووسن منوەک خۆم پێم وایە لە نێوان دوو یاری دەبی یەکێکیان ریترنال دەبی کە من تاو کەستی یاریەکەم تاوا نەکردێ بەڵام جێم لێ بۆت ئەو کەسانی کە قسە دەکەن قەنەعەت بیانێ کە دڵنیاری زۆر نایەبە یانی ژیاری ڕاچێتان کلانک دەبی کە دوو یاری پرفکتم بە بڕای من ڕاچێتان کلانک زۆر نازدار بوو ڕیترنال نازدار بەڵام قورس بوو زۆر خەڵک دەڵێن هێلۆ ئینفینیت دەبی بەڵام باوەڕ ناکەم هێلۆ ئینفینیت بەشداری لە خەڵاتەکانی ئەو ساڵ بکە لەوانە بسە ساڵش کە هێلۆ ئینفینیت لە کۆتایی مانگی 12 بڵاو دەکرێتەوە خەڵاتەکانی ساڵیش پێش وەختە بڵاو ناکرێت ینی نوێی 12 بڕێت کاتە هێلۆ ئینفینیت تێدا نابێت من باوەڕ ناکەم فارکرایم ئەوانە بەشدا ینی خەڵاتی باشترین یاری ساڵ بەڵام دەمەوێت کۆمنتی ئێوە لە کۆمنت بخوێنم بزانم پێتان وایە چی یاریەک دەیبا پیرۆزبای لە گەیمەرانی یەکس بۆ کەس دەکەین ڕێژەی بەکارهێنانی سابسکرایبی گەیم پاسی بووە 30 ملیۆن کەس لە مانگانە یاخود 30 ملیۆن کەس مانگانە گەیم پاسی بەکاردێن کە ژمارەیەکی زۆرە یەکجار زۆر نزیکە لە پلیستیشن پلس کە 45 ملیۆنە 15-20 ملیۆنی تکە بەسەکەوی گەیم پاس دەبتە پرخزمەتگوزاریی یاری گەیم خزمەتگوزاری گەیم لە مێژوودا کە زۆر سەرنجاکیشە لە مقابلەیەک فیل سپێنسەر بە سکایپ بوو ڕاگەیاندکەوە گەیم پاس بەردەوام لە ڕێژەی بەکارهێنانی گەیم پاس زیادبوونە ئێستا گەیشتونە زیاتر لە 30 ملیۆن سابسکرایبەری مانگانە و پلانەکانەوەیە کە تا کۆتایی ئەو ساڵ و تا ناوەڕاستی ساڵ داهاتوو بگەنە 50 ملیۆن سابسکرایبەری مانگانە کە زۆر نازدارە و پیرۆزبای لە هەرەمەوە دەکەم شێکی فەرمی یاری سکۆڕن ئەو ساڵ دواخرا وەروەها لە 2022 بڵاو دەکرێتەوە سکۆڕن یاریێکی ترسناکی مایکرۆسۆفتی تقریبان توانین بڵێن هەرچەندی مایکرۆسۆفتی نیە ئەوان کڕیانەوە بڵێن 2017 بوو 18 بوو ئاشکراکرا یاریەکە یان 19 بوو دێتە سەر گەیم پاسی بڕیار لە 2022 یاری سکۆڕن بڵاو بکرێتە کاتی خۆی بە ئێڕی ئاکسس لەسەر PC بەردەست بوو بەڵام بڕیار لە 2022 بە فەرمی بێتە سەر گەیم پاسی دوایین هەواڵیشم هەواڵ نییە شتێک زانیارێکی گشتی حەز دەکەم ئێوە ڕۆشنبیر بکەمەوە لەو بابەتانە خۆم ڕۆشنبیر بوومەوە کاتێک ئەو هەواڵە 20 سلمە بێەوەی خۆشەویست بڵم ئەویش ئەوەیە دێڤ جافی دەرهێنەری بەشی یەکەمی گادڵڤار واتە یەکەم یاری گادڵڤار کە ئەو دروستی کرد چناڵی یوتیوبەکی هەیە بەناوی دێیڤ جافی لە نوێترین ڤیدیۆی خۆشی کە بینیم باسی ئەوەی کردکەوە
یاری گادۆڤاری ڕەسەن واتە گادۆڤار یەک تەنانەت 3 مانگ لە بەرەمێنان یاریەکە وای بیر دەکردەوە بیکاتە کامێرەی کەسی یەکەم کە زۆر سەرشێتانەیە ببینی گادۆڤار کرێتۆس تەنیا کامێرەکە دەستەکانی نیشان دەدەن شمشێرەکان بجوڵێنی بەڵام دواتر وتی لەگەڵ ستافەکەی خۆم لەگەڵ تیمەکەی خۆم لە سۆنی لە سانتا مۆنیکا سەر یاریی وەکو دێڤڵ مایکرایان کرد بینیان کەەوە کامێرا لەسەرەوە کارکتەرەکە جوانتر نیشاندا زیاتر کۆنتترۆلی شتەکان دەکەی بەڵام سەرەتا پێی وابووکەوە ئەگەر لە کامێرە کەسی یەکەم بی لەوانەیە ئیبداعک بکە لە کامێرە کەسی یەکەم و بەکارهێنانی مێڵی ئەتاک واتە شەڕکردن بەدەست گەشتێک سەرنجڕاکێش دەبوو بەڵام پێگومان شتێکی باش بوو کە نیان کردە کامێرە کەسی یەکەم لەبەرەوەی ناتە پرساون کادۆڤار وەکو کامێرە کەسی یەکەم زۆر زەحمەتە شتێکی ناخۆشیشە ئێستا وەکو کامێرە کەسی سێمە ئێستا کادۆڤار زۆر نازدارە خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینیە ڤیدیۆ تکا دەکەم دوگمێن لایک سبسکرایب لەبیر نەکەن هیوادارم ئەو هەفتەیە هەمووتانم ڕۆشنبیر کردیتەوە کە وەک چۆن خۆشم ڕۆشنبیر دەمەوە کاتێک ئەو هەواڵانە کۆ دەکەمەوە سڵاو ڕێز خۆشەویستیم قوڵ بکەن تا ڤیدیۆکی دیکە خواتان سپێرم خواتان ڕێگەم